وەزارەتی پەروەردەی عێراق لیژنەی لێکۆڵینەوەی لەسەر ئەنجامی تاقیکردنەوەی بەرەی خوێندکارانی پۆلی شەشەمی ئامادەیی سنووری پارێزگای کەرکووک پێکهێناوە. بەپێی زانیاریەکان ڕاوێژکارەکانی وەزارەتی پەروەردەی عێراق داوای کردووە تاقیکردنەوەکان دووبارە بکرێتەوە، بەڵام تا ئێستا بڕیاری کۆتایی لەبارەوە نەدراوە. لە چەند مانگی ڕابردوودا لە بەشی خوێندنی کوردی لە کەرکووک 6,000 خوێندکاری دەرەکی بەشداری تاقیکردنەوەی بەرای پۆلی شەشەمی ئامادەییان کردو. لە 100% خوێندکارەکان دەرچوون. ئەو ڕێژێش گومانی لای وەزارەتی پەروەردەی عێراق دروست کردووە کە ئاسانکاری بۆ ئەو خوێندکارانە کرابێت. بۆیە ئەوەی کە بۆمان دەرکەوتووە تا ئەم لەحزەیە هەیئەت ڕەئی هەیە لە بەغا، ئەوانە کۆمەڵێ مستەشاری قانونی و تایبەتن بە مەوزوعانە بڕیاریان لەسەر ئەوە داوە کە خوێندنی کوردی ئەوانەی کە تاقیکردنەوەی کوردیان کردووە ئەوە ڕێژەکەیان 100%. ئەمەش بۆ بە جێگەی گومان کە ناکرێ لە تاقیکردنەوەیکی دەرەکیە سەرجەم قوتابیەکان دەربچێت. بەشی کوردی لە پەروەردەی کەرکووک هەرچەندە لە ڕووی مەنهەجەوە سەر بە حکوومەتی هەرێمە، بەڵام ئەنجامی تاقیکردنەوەکان دەچێتەوە بەغدا. لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم لە سەردانێکدا بۆ کەرکووک ڕایگەیاند پێویستە چارەسەری ئەو کێشەیە بکرێت. ئێمە لەگەڵ خوێندنی کوردی گفتگوی ئەو بابەتە دەکەین بۆ خۆمان قەناعەتمان چۆن بی ئێمە وا لەگەڵوانیش دەکرێت تەنسیق بکەین، یعنی ئەگەر مبەرەراتی واقعی و قانونیان هەبی ئێمە گرفتمانیە، بەڵام ئەگەر مبەرەراتی واقعی و قانونیان نەبێت بێگومان ئێمە ڕازین. بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک لە هەر سێ بەشی کوردی و عەرەبی و تورکمانی پێک هاتووە و بەشی کوردی نزیکی 100,000 خوێندکاری هەیە و کە لە 516 خوێندنگادا دەخوێنن. بەرزان مەلامین، NRT کەرکووک.